وذكر فإن الذكرى تنفع المؤمنين. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. زانست و زانیاری گرنگە، بڕوانامە گرنگە بۆ ژیانی دنیات بە دڵنیاییەوە سود لە زانست و زانیاری وەردەگری، هەروەها بۆ ڕایکردنی کاروبارەکانت بۆ بەرزبوونەوەی کەسایەتی لە کۆمەڵگادا بڕوانامە گرنگە. بەڵام ئەگەر ئەو زانستە، ئەو عیلم و زانیاری کە فێری بووی، ئەو بڕوانامەی کەوا لە زانکۆدا لە پەیمانگادا بەدەستت هێناوە، ئەو بڕوانامەی کەوا لە خوێندنی باڵادا بەڕێزت بەدەستت هێناوە، ئەگەر دانایی لەگەڵ نەبێ، حکمەتی لەگەڵ نەبێ، بەختەوەرت ناکات و ناشبی بەماوەی بەختەوەرکردنی کەسانی دەوروبەرت، کەسانێک کەوا لەگەڵتا تێکەڵ دەبن. وێ وتراوە الشەهادەة للوەظیفە والحکمة للحیاة. بڕوانامە بۆ بەدەستهێنانی کارێکە. بەهۆی بڕوانامەکەتەوە ئەگەر دامەزراندن هەبێت لە حکوومەتادا دەمەزرێ و دەبی بە موچەخۆرێک و پاشان لە کۆتایی تەمەنە خاننشین دەبی، سوودێکی زۆری لێ دەبینی. هەروەها بەهۆی بڕوانامەوە، بەهۆی زانست و زانیاریەکەتەوە ئەچیتە هەر شوێنێک داوای بڕوانامەیەک لێ دەکەن، داوای ئەوە لێ دەکەن ئەو بڕوانامەی کە بەدەستت هێناوە ئایا دەتوانی وەکو عیلم و زانیاری بەکاری بێنی، بەم عیلم و زانیاریە، بەم خوێندنەی کە خوێندووتە، بۆ بڕوانامەی کە پێتە دەتوانی وەزیفەیەک بەدەست بخەی، کارێک بۆ بژێوی ژیانت دابین بکەی. بەڵام الحکمة للحیاة، دانایی بۆ ژیانە. ژیان بەبێ دانایی ناچێتە سەر. زۆر کەسمان بینیوە، من بەڕێستان، ئێوەی بینەرانی بەڕێز، کەسانێک دەناسن و بینیوتانە تەنانەت وشەیەک خوێندەواری نییە، نازانێت ناوی خۆی بنووسێ، بەڵام بەڕاستی کەسێکی دانایە، خۆشەویستی ناو خەڵکە، گرفتی خەڵک حەل دەکا، لە هەموو شوێنە کاری دەست دەکەوێ. هەروەها زۆربەی ئەوانە خاوەن کاری گەورەشن، بە دانایی توانیویانە لەگەڵ ژیاندا بگونجێن. کەسانی کشمان بینیوە خاوەن بڕوانامەی باڵان، عیلم و زانیاریان زۆر پێیە، زانستی ئاینی ئیسلامی بێ یان زانستە دنیاییەکان بێ، بەڵام سەیری دەکەی لە هیچ شوێنێک جێگای نابێتەوە، ناحەوێتەوە، خەڵک بە چاوی ڕێز تەماشای ناکە، خۆشەویستی ناو خەڵک نییە، خۆی لە خۆیدا هەست بە بەختەوەری و ئاسوودەیی ناکە، نەیتوانیوە کەسانی دەوروبەری بە جوانی لە خۆی کۆکاتەوە و بەختەوەریان کە، نەیتوانێت بێتە چەترێک و چەندەها خەڵک لە لای ئەو سوودمەند بن و ئیسراحەت بکەن. کەواتە دانایی زۆر گەورەتریشە لە زانایی. زانایی کاتێک باشە، کاتێک بە سوودە کە دانایی لەگەڵ بێ. بەڵام ئەگەر گەیشتە سەر ئەوەی لە یەک جیا بکرێنەوە، هێشتا دانایی لە زانست و زانیاری بەبێ حکمت و دانایی باشترە. زانست وتراوە العلم معادلات ثابتة. زانست چەند هاوکێشەیەکی دیاریکراوی چەسپاون. بۆ نمونە لە زانستی کیمیادا دەڵێ H2O، ئەمە ئاوە، دوو گەرد هایدرۆژین لەگەڵ گەردێک ئۆکسجینە یەک دەگرن دەبێتە ئاو. هەل لە دروستبوونی ئەم خڕۆکەی سەر زەویەوە حتا وەکو دوا نەفخی سوور کە لێ دەدراو لە لێدەدرلانی ئیسرافیلە و زەوی کۆتایی پێدێ، ئەم هاوکێشە زانستیە چەسپاوە و هیچ زانایەک نییە، هیچ هێزێک نییە بتوانێت دەستکاری بکات جگە لە ڕەب العالەمین کە خالقی خۆیەتی. ئەویش H2O دەبێتە ئاو. هەموو زانستی بیرکاری لە تەواوی سەر ئەم زەویەدا، لە کۆندا، لە ئێستادا، لە داهاتوودا، هەمووی کۆکن لەسەر ئەوەی و هەرگیز گۆڕانکاری بەسەرانای یەک کۆ یەک دەکاتە دوو. بەڵام حکمت و دانایی وانە. بەڵام لە حکمت و دانایان لە زانستی فیزی، بەڵام بۆ لە حکمت و داناییدا هەڵوێستەکان دەگۆڕدرێن. حکمت و دانایی پێمان دڵێت لە ژیاندا مەرج نییە ئەوەی ئەمڕۆ بە کەڵک دێ بەیانیش بە کەڵک بێ، وەکو عیلم نییە بنەماکانی چەسپاو بن.
بۆ نمونە لە فیزیادا دەوترێ یاسای نیوتنمان هەیە، دەڵێ بۆ هەموو هێزێکی کاردانەوەیەک هەیە، لە بەهێزیدا یەکسانن، لە ئاراستەدا پێچەوانن. لە بەهێزیدا یەکسانن، لە ئاراستەدا پێچەوانن. ئەمە یاسایەکی فیزیایی چەسپاوە کە پێی دەوترێ یاسای نیوتن. بەڵام لە حەیاتدا، لە ژیاندا، لە ژیانی ڕۆژانەی ئێمەدا یاسایەکی ترمان هەیە، وەکو یاسای نیوتن جێگیر نییە لە زانستی فیزیادا، بەڵکو پێمان دەڵێ لە حکمت و دانایی ئەوەیە هەموو کارێک کاردانەوەی نەبێ. وتمان لە یاسای نیوتندا لە فیزیادا دەڵێ لكل فعل رد فعل، هەموو کارێک کاردانەوەی خۆی هەیە. بەڵام لە حکمەتی ژیاندا، لە داناییدا کە دەتەوێت لەم ژیانەدا ژیانێکی هێمن و ئارام بەسەربەری، حکمت ئەوەیە مەرج نییە هەموو کارێک پەرچەکردارێکی بەرامبەری هەبێ. زۆرجار باشترین وەڵامدانەوە ئەوەیە کەوا ئینسان بێدەنگ بێ. ئەوە کەسێک قسەی بەرامبەرت کردووە بەبێ یاسای عیلمی فیزیایی نیوتنی فیزیایی بێ، دەبێ بەرامبەری تۆش قسەت هەبێ. بەڵام حکمەتی ژیان، دانایی ژیان پێمان دەڵێ زۆرجار بێدەنگبوون بەرامبەر بە کاری نەشیاوی بەرامبەر باشترین و بەهێزترین وەڵامدانەوەیە. زۆرجار ژیرانەترین هەڵوێست ئەوەیە کەوا کارێک بکەی نەشتێکت بینیوە، نەشتەیەکت بیستووە. زۆرجار پاشەکشەکردن گەورەترین سەرکەوتنە بە چاونوقاندن و خۆجێلکردن لەوەی بۆ چەند چرکەیەک بە هەزیمەت و بەشکستێکی ڕووکەشی کاتی دەبیندرێ. ئەو پاشەکشەیە گەورەترین سەرکەوتن بە تۆ دەبەخشێ. زۆرجار لوتکەی زیرەکی ئەوەیە کەوا زیرەکیەکەت بشاریتەوە. لە هەندێک شوێندا لوتکەی زیرەکی تۆ لەوەیە دەردەکەوێت کە زیرەکیەکەت بشاریەوە بەکاری نەهێنی. لوتکەی تێگەیشتنی تۆ، ڕادەی بەرزی تێگەیشتنت ئەوەیە لە شوێنێکە کە پێویستیەکە وابێ بۆ ئەوەی لە گرفت و بەڵاو موسیبەت بە دوورکەویتەوە، وا خۆت نیشاندەی کە تۆ لە هیچ تێناگەی. لە شوێنێکە باست دەکەن بە خراپە لەسرت دەدوێن مەجلیسێکە بەس قسەیەک، یعنی زیرەکی خۆت دەرخی ڕەتفعلێکی خراپت هەبێ بەرامبەر بە قسە نەشیا و هەڵوێستە خراپەکانی ئەوان گەورەترین فیتنەی ڕوودەدا. دوورنێ لەو مەجلیساتەوە بکوژرێت تێداچی لەوە چەوە پیلانێک بێ بۆت دانرابێ. لوتکەی زیرەکی لە هەندێک شوێندا ئەوەیە زیرەکیەکەت بشاریەوە. لوتکەی ژیری و تێگەیشتنی تۆ ئەوەیە هەندێک جاروا بزانی لە هیچ تێنەگەیشتووی، بەرامبەر خەفەت لەوە بخواکەوە تۆ تێنەگەیشتووی. لوتکەی داناییە هەندێک جار کەسایەتی دەکەوێتە مەترسیەوە. لوتکەی زیرەکی ئەوەیە بە پارێک بەڵایەک لە خۆت دوورخەیتەوە. ابن كثير رحمەتی خوای لێبێ لە کتێبی البدایە والنهایەدا دەفەرمێ خەلیفەی عەباسی مەهدی لەسەر کورسی خەلافەتی خۆی دانیشتە بوو. وەزیرەکان، ڕاوێژکارەکان، پیاو ماقوڵان بە دەوریەوە بوون. کابرایەک دیارە زۆر پێداگری کردووە بە هەر شێوەیەک بێ دەبێت چاوم بە خەلیفە مەهدی بکەوێ شوێنەوارێکی پێغەمبەری خوان پێیە صلی الله عليه وسلم. پاسەوانەکان ئەوانەی کەوا لەبەر دەرگان لەبەر حرمەتی ئەوەی کە دەڵە شتێکی پێغەمبەرم پێیە صلی الله عليه وسلم ناچار دەیکەنە ژوورەوە. کە دەچێت تەژوورەوە تورەکەکەی دەکاتەوە، نەعلە کۆنێکی تێدایە، نەعلێک پواوە خوا ئەزان لەکوێ دۆزیوێتەوە. ئەڵێ ئەی خەلیفەی موسڵمانان، ئەی پێشەوە مەهدی، ئەمە نەعلەکەی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. ئەویش لەسەر کورسەکەی دێتە خوارەوە، ئەو نەعلە ڕزیوەی لێوە دەگرێ، ماچی دەکا لەسەر سەری دادەنێ، دەڵێ ئەمە چۆن دەستت کەوت؟ ئەڵێ قوربان ئەمە لە باب و باپیرانمەوە پشتا و پشت ئێمە دەچینەوە سەر پێغەمبەر صلی الله عليه وسلم و ئەم نەعلەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاوا دەستا و دەست بە ئێمە گەیشتووە، حتا ئێستا وەتانێت چەندی بەسەرا ڕۆیشتووە خەریکە نەعلەکە دەڕزێ. خەلیفە دەڵێ ماڵت ئاوا بێت کە پێشکەش بە منت کرد، فەرمان دەکا بە بەشی ڕاوێژکاری دارایی 10,000 دیرهەمی بدەنێ. بۆ نمونە 10 وەرەقەی ئێستا دەکا $1000 بدەنێ کە پارەیەکی زۆر لە پێناوی هیچدا.
کاتێک کە کابرا دەڕاتە دەرەوە زۆر شادمان دەبێت دەڵێن قوربان دەستەی ڕاوێژکاری پێ دەڵێن قوربان واللهی ئەوە نەعلی پێغەمبەرە صلی الله عليه وسلم نە ئەم پیاوە هیچ نەسەبێکی دەچێتەوە سەر پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەمە پیاوێکی فێڵباز بوو ئەمە تۆی ڕووگیر کرد ئەوایە سزات بدایە فەرمووی نا بڕوا بکەنوانیە واللهی یەقینم هەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە زەمەنی پیرۆز و پڕبەرەکەتی ژیانی خۆیدا ئەم نەعلەی هەر نەژدیوە ئەمە دیارە ئەمە ئەگەر لە پێ بکرایە و جوان هەڵگیرایە ئێستا ئەوە نەدەڕزی ئەمە هەر لە داخۆ لە چ زبڵدانێک لە ژێرخاکێک دۆزیوێتەوە بەڵام من یەقینم هەبوو کە پێغەمبەر صلی الله عليه وسلم نەک ئەمەی لە پێ نەکردووە قاچی پیرۆز و پڕبەرەکەتی بەری نەکەوتووە هەر نەشیدیوە هەر لە زمانی ئەودا نەبووە و یەقینم هەیە ئەمە لە باب و باپیرەوە هیچی لە شوێنەواری پێغەمبەر صلی الله عليه وسلم بەدەست نەگەیشتووە بەڵام خەڵکینە ڕاوێژکارانی زیرەک من بەڵایەکم لە خۆم دوورخستەوە ئەم پیاوەمان دەربکردایە دەرەوە سژنم بکردایە غەرامەمان بکردایە لێمان بدایە دەچووە دەرەوە لەناو خەڵکە بڵاوی دەکردەوە دەیگوت شوێنەوارێکی پیرۆزی پێغەمبەرم پێبوو صلی الله عليه وسلم خەلیفە هەر ڕێزی لە شوێنەوارەکەی پێغەمبەر نەگرت صلی الله عليه وسلم ڕێزی لە نەعلەکەی پێغەمبەر نەگرت هەر کردمێ دەرەوە هەر بێ حرمەتی پێکردم ئەمە بێڕێزی نییە بەرامبەر بە من نەعوذ بالله ئەوە بێڕێزیە بەرامبەر ڕەسوول الله صلی الله عليه وسلم منیش کەسێکم خوێندەوارم کەسێکم لە ژیان تێگەیشتوم دانایی و حکمەتم هەیە ئەزانم خەڵکی هەر هەموو هاو سۆزی کەسێکی هەژارن دژی کەسێکی دەوڵەمەند بڕواتان هەبێ بەڕێزان لەو بازاڕە دەوڵەمەندێکی سەرمایەداری گەورە لەگەڵ کابرایەکی فەقیر و هەژار و حەماڵی بازاڕە ببێتە دەمەقاڵی شەڕیان من و تۆ بەبێ ئەوەی کەوا بڵین وەڵاهی لەوە ئەچێ کابرای هەژار لە ناڕەوادا قسەی ناشیرنی بە دەوڵەمەندەکەوت بێ لەوە ئەچێ پارەیەکی لێفران دەبێت لەوە دەچێ پارەی لێوەرگرتوێ کارێکی بۆ بکاو نەیکردبێ ئەم غەشی لە دەوڵەمەندەکە کردبێ هەموو خەڵک ئەمانە ناخوێنێتەوە تێگڕای جەماوەر بە شێوەیەکی گشتی پشتیوانی هەژار دەکات دژی دەوڵەمەند ئەو کاتەی کاربەدەستێک لەگەڵ هاوڵاتیەکە دەبێتە دەمەقاڵی و شەڕێک دروست دەبێت لە نێوانیاندا و دەمەبۆڵەیەک دروست دەبێت و دەگاتە دەمی خەڵک هەموو خەڵک سەرکۆنەی کاربەدەستەکە دەکەن هەروەها پشتیوانی لە هاوڵاتیەکە دەکەن دەشکرێ هاوڵاتیەکە ستەم کار بێ و کاربەدەستەکە ستەمی لێکرابێ ئەمە ناڕەوایی بەرامبەر کردبێ و قسەی نەشیاوی بە بێهۆ بکار پێوت بێ و ماڵی خواردبێ پەلاماری دابێ بەڵام سۆزی خەڵک وانە خەلیفە مەهدی وتی من بە حکمت و دانایی بەڵایەکم لەسەر خۆم لابرد بە 10,000 دیرهەم بۆ نمونە بە دەوەرەقەی ئەمڕۆ بە $1000 بەڵایەکم لە خۆم کۆڵ خۆم کردەوە و نەبوومە بنێشتە خۆشەی بەردەمی خەڵک بۆیە زۆر جا بەڕێزان حکمت و دانایی ئەوەیە کەوا زیرەکیەکەت بشاریتەوە یعنی ئەو زیرەکی کە هەتە بەکاری نەهێنی لوتکەی تێگەیشتنت ئەوەیە خۆت وەکو خەلیفە مەهدی وانیشاندەی کە لە هیچ ناگەی زۆر کابرایەکی بێ ئاگای و بە هەموو قسەیەک بڕوا دەکەی حکمت و دانایی بە تایبەت بۆ بانگخوازانی ڕێگەی ئیسلام بۆ مامۆستایانی پایەبەرزی ئیسلام مامۆستایانی ئێمە کە قسە بۆ خەڵک دەکەن ئێمە شاگردی ئەوانین و قسە بۆ بەڕێستان دەکەین لە زنجیرە باسی ڕەمەزانی یادی ئەم ساڵدا بیری خۆم و جەنابتانی دەخەمەوە کە بانگەوازکردن بۆ ئیسلام پێویستە بە دانایی بێت پێویستە وەکو شارەزایت بە علومە شەرعیەکان هەیە ئاواش حکمت و دانایی لەگەڵدا بێت خوای پەروەردگار دەفەرمێ لە سوورەتی النەحل ئاەتی 125 دا ادعو إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة وجادلهم بالتي هي أحسن إن ربك هو أعلم بمن ضل عن سبيله وهو أعلم بالمهتدين ادعو حمو تاكك بيويست بانغواسك ولاي ديني خواي پروردگار دفرمي قل هذه سبيلي أدعو إلى الله على بصيرة أنا ومن اتبعني لسورة يوسفايا كوا خواي پروردگار دفرمي أي محمد صلى الله عليه وسلم بلا أمر ريبازي منا أم إسلام أمر ريبازي منا من بانغوازي خلق دكم ولاي خواي پروردگار قل هذه سبيلي أدعو إلى الله على بصيرة لسر برچاوروشني لسر شارزایی أنا من ومن اتبعني ئەوانش کە شوێن کەوتووی منن چاو لێ ئاەتەکە هەم پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆی
هەم ئەوەی شوێن کەوتوی ڕەسوول الله صلی الله عليه وسلم پێویستە خەڵکی بانگ بکە بۆ لای ئەم ڕێبازە ڕاستەی خی پەروەردگار بەڵام عەلا بەسیرەت لەسەر بەرچاوڕۆشنی بێ لەسەر شارەزایی بێ ئینە تۆ بخۆت هیچ شارەزایی نییە خەڵک چی بانگ دەکەی بۆ دینی ئیسلام زیاتر لەوە چێ گومڕایکەی ئەبێ خۆت شارەزابی و پاشان بەو ئەندازە شارەزایی کە هەتا کەم تەرخەم نەبی ئەگەر دەتەوێت شوێنکەوتوی ڕاستەقینی ڕەسوول الله صلی الله عليه وسلم پێویستە ئەو زانیاریە شەرعیەی کەلاتە بیگەیەنی با زۆر کەمیش بێ چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو لە صحیحی بوخاری داهاتوو فەرمووی بەلیغوا عنی وەلەو ئایە ئەگەر تەنها یەک ئاەتی قورئان دەزانن یەک ئاەت دەزانن بیگەیەنن لە منەوە ئەو ئاەتە يعني تۆ لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەک ئاەتی قورئانت وەرگرتووە فێر بووی هەمومان قورئانمان لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەرگرتووە ئەو بە ئەمانەتەوە لە جوبریلەوە جوبریل لە خوای پەروەردگارەوە پێغەمبەریش بە ئەمانەت صلی الله عليه وسلم تەسلیم بە ئێمەی کردووە ئەگەر تۆ تەنها یەک ئاەت فێر بووبی سوڕەتی فاتحە الفاتحە حەوت ئاەتە ئەگەر تۆ تەنها الحەمد لله رب العالمین فێر بووبی بەس ئەوەندە لە قورئانە فێر بووبی بەلیغوا بیگەیەنە لە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم ئەوە زۆر شەرەفێکی گەورەیە تۆ دەبی بە نوێنەری پێغەمبەر صلی الله عليه وسلم کەواتە خۆشەویستان لە مانگی پڕبەرەکەتی ڕەمەزاندا یادی خۆمانی بخێنەوە و با یادتان بخەمەوە یادی خۆم و یادی ئێوە کەوا بانگخوازی هەر واجبی سەرشانی مامۆستای مزگەوت نییە هەر واجبی بانگخوازانی ڕێگەی پەروەردگار نییە بەڵکو هەر یەکێک لە ئێوەی بەڕێز ئەبێ خۆی بە بانگخوازی ڕێگەی ئەم ئیسلامە بزانێ بەخوا تۆ الحەمدوللا سوڕەتی فاتحات لەبەرە وەرە منداڵێک فێرکە کە نایزانێ تۆ زۆر باش بە تەجویدەوە سوڕەتی فاتحە دەخوێنی وەرە کەسانێک کە هێشتا فاتحاکەی ڕەوانیەکە کە لە مزگەوتە لەم مانگە پڕبەرەکەتەدا بادانیشین هەر لانی کەم سوڕەتی ئەلفاتحە بە جوانی فێری یەکترکەین ئەو کەسێک کە بە تەجویدەوە بە جوانی و بە ڕێک و پێچی ئەدای دەکا و دەیخوێنێتەوە با ئەمە بگەێنێ خۆ تۆ حەوت ئاەت دەزانی قل هو الله ئەحەدەکەی جوان فێرکە کۆمەڵک حەدیسی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەیە بیگەێنە ئەم قورئانە پڕبەرەکەت و بەخششە لە زنجیرە باسی یادا شتێک فێر بووی بڕۆ بۆ ماڵ و منداڵەکەتی بجێڕەوە سوپاس بۆ خی گەورە لەم هەموو زنجیرە باسی یاددا ئەم ساڵەکانە بەوردی گوێت گرتووە دڵنیام زۆر شت فێر بووی یادت دەخەمەوە تەنها ئەمە بۆ تۆ نییە بەلیغوا بیگەێنە ئودعو هەر یەکێک لە ئێمە دەبێت بانگخواز بێ بۆ ڕێگەی ئەم ئیسلامە بەڵام ئیلا سەبیلی ڕەبیکە بۆ لای ڕێگەی پەروەردگارت بۆ لای ڕێگە ڕاستەکەی پەروەردگارت نەک سەبیلیکە ئەبێ ئەوەمان لێ تێک نەچی ئێمە خەڵک بۆ لای خۆمان بانگ نەکەین چ مامۆستای وتارخوێنی مزگەوت لە ڕۆژی هەینیدا چ ئەو کەسانەی وەکو مەمانان مەوعیزەیەک بکەین ئامۆژگاریەکی موسڵمانان بکەین چ تۆی بەڕێز کە لە مەجلیسێکە دەتەوێت الحەمدولله خەڵک غەیبەت نەکا بوختان نەکا باسی دنیایی نەکاتەوە ئەو زانست و زانیاریە شەرعیەی پێتە بەکاری دێنی و ئەتەوێت کۆڕەکە بکەی بە کۆڕێکی ئیمانی سوود بەخش بۆ دنیا و قیامەتی خۆت و هەموو ئەو خەڵکە مەلەکەتی ڕەحمەتی خوای پەروەردگار لەو مەجلیسە دابەزن و بەرەکەت و ڕەحمەتی خواتان بەسەرا ببارێنن ئەمە دەبێت تەنها لە پێناوی خوادا بێ ئودعو إلى سەبیلی ڕەبیکە خەڵکی بانکەن بۆ ڕێگای خوای پەروەردگار نەک سەبیلیکە نەک بۆ ڕێگای خۆت نەک مەبەستەدەوە بێ خەڵکی ڕوت تێکەن و دواتر مەدحتکەن و بڵێن بەخوا مەلایەکی شارەزا بوو نەک مەبەستت ئەوە بێ خەڵکی بڵێن واللهی فڵان کەس پیاوێکی نورانی مبارەکی دیندارە والله باوکم لە حەش شوێنێکا بێ ئەیکاتە مزگەوت و کۆڕەکە دەڕازێنێتەوە تۆش دوایی بەو مەدحوستاییشە دڵت خۆش بێ دڵت بەس بە بیستنەوەی ناوی خۆت خۆش بێن نەک بەوەی کە خەڵک سوودمەند بۆ بەرەو خوا گەڕاوەتەوە ئەگەداری ئەو بابەتە بین ئەبێ زۆر وریابین خەڵک بۆ لای خوا بانکەین نەک بۆ لای خۆمان ئەم جاو بانکردنە سەبیل بێ نەک طەریق هیچ کاتێک سەبیل واتە ڕێگایەکی ئاسان بەڵام طەریق مەرج نییە هەمیشە ڕێگایەکی ئاسان بێ ئەگەر هاتو طەریق بە معنای ڕێگەی خێر و چاکە هات ئیلا پاشگرێکی لە دواوەیە پاشگرێکی لە دواوەیە بەڵام طەریق ئەگە بەتەنیا هات لە قورئاندا ئەوە بە دڵنیاییەوە لە زۆربەی کاتە بۆ ڕێگەی سەخت و خراپ بەکار هاتووە بەڵام سەبیل بۆ ڕێگەی ئاسانە ئیلا مەگە حاڵاتێکی کەم هەبێ وەکو سەبیل المجرمین ئەینا سەبیل بۆ ڕێگەی چاکە و خێر و ئیحسان و هەروەها بۆ ڕێگەی ئاسانی خواپەرستی بەکار هاتووە بۆیە دەبێ سەبیلی ڕەبیک دینەکە بە ئاسانی بە خەڵکی بگەێنین ئاسان کار بین لەسەر خەڵک قورسی نەکەین
قورآن خۆی دەفەرمێ يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر. الله سبحانه وتعالى بەذاتی خۆی سبحانه وتعالى ئاسانکاری بۆ ئێوە دەوێ خەڵکی مسلمان، ولا يريد بكم العسر، دڵنیابن خوای گەورە هیچ قورساییەکی بۆ ئێوە لە دینەکەیدا دانەناوە. وما جعل عليكم في الدين من حرج. لە سوورەتی الحەج ئاەتی 78 خوای پەروەردگار دەفەرمێ لەناو دینی ئێمەدا، فی الدینی لەناو چوارچێوەی ئەم دینی ئیسلامەدا لە بازنەی ئەم دینەدا شتێک نابینیەوە مایەی حرج بێ، مایەی بارقورسی بێ، مایەی ناڕەحەتی بێ بۆ تۆی ئیمانداری ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. کاتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەبوو موسای ئەشعری و معاذی کوڕی جەبەلی نارد بۆ یەمەن، وەکو دوو نوێنەری خۆی بۆ گەیاندنی ئیسلام فەرمووی، وەکو لە صحیح بوخاریدا فەرموودەکە هاتووە یەسیرا ولا تعسیرا وبەشیرا ولا تنەفیرا، ڕێگەی ئیسلام بۆ خەڵک ئاسانکەن، لەسەر خەڵکی قورس مەکەن، هەروەها موژدەی لێخۆشبوونی خوای پەروەردگار بدەن بە خەڵکی مەترسێنن، دوور مەخەنەوە بە هەڕەشە و ڕەشە و عەزابی بێسنووری خوای پەروەردگار و هیچ گەشاییەکیان لە دڵان نەهێڵن. نەخێر دینی خوای گەورە ئاسانکەن با خەڵک بە ئاسانی وەریگرێ، وەکو خۆی دین خۆی چۆن هاتۆ ئەوە ئاسانە، تۆ نەشلیکەوە نەتوندیکەوە. دینەکە ئەگەر بە شارەزایی و عەلا بەسیرەت لەسەر بەرچاوڕوونی بیگەێنی، واللهی لە ئیسلامی ئێمەدا بەڕێزان شتێکی قورسمان نییە، بە شەرتێ وەکو خۆی دین هەمووی ئاسانە، تۆ ئاوی تێمەکە شلتری مەکەوانێ، نە هەر وەک خۆی بیگەێنە ئاسانە، بەڵام ئەگەر وەکو خۆی نەتگەیان قورس دەبێت، ئەو کاتە خەڵکی ژوەری ناگرێت. ئەوەی خوای ئەرحەم الراحمین لە ئەوەڵی قورئانەوە پێمان دەفەرمێ بسم الله الرحمن الرحیم الحمد لله رب العالمين، دووبارە الرحمن الرحیم. تۆ ئەوەندە ڕەحمەت و میهرەبانی خوای گەورە بدە بە گوێی خەڵکیدا، کەس مەویز نەبێت لە ڕەحمەتی خوا، مایان ترسیانە ناومێدیان مەکە کە خوا هیچ نوێژ و عیبادەتتان لێ وەرناگرێت، دوعاتان لێ وەرناگرێت، نزاتان لێ وەرناگرێت، لێتان خۆش نابێت، خەڵکی وە دوایی دڵی ڕق دەبێت، دوایی لەسەر تاوان بەردەوام دەبێت. بۆیە ئیلا سەبیلی ڕەبیکە، سەبیل ئەوەیە کە ڕێگایەکی ئاسانە دەتگەیەنێتە مەبەست، ئەو سەری ڕێگاکە ڕوون و ڕاستە، بەڵام تەریق وانییە. بۆیە پێویستە حکمت و دانایی بەکاربێنین. دانایی لە بانگخوازیدا ئەوەیە هەر قسەیەک لە شوێنی تایبەتی خۆیدا بکە. لە مەجلیسێکی ناونانی منداڵدا ئەبێ باسی بەرەکەتی تەمەن بکرێت، نەک باسی مردن و باسی تەعزیەباری و باسی دڵدانەوەی کە سوکاری مردوو. ئەمە لە دایکبوونی من مرۆڤێکی نوێیە. پێویستە باسی بەرەکەتی تەمەن و دوعای خێر بۆ تەمەنی پڕبەرەکەتی ئەم منداڵە بکەیت، باسی قڕەت و عینی منداڵ بکەیت، نەک لەو مەجلیسەدا باسی مردن بکەیت. خۆ باسی مردن هەمووی حەقیقەت و ڕاستە. جوانترین مەوعیزەیە کەوا یادی یەکتری بخەینەوە کە مردن هەیە، دنیا بەجێهێشتن هەیە. بەڵام کاکە لە مەجلیسی ناونانی منداڵدا بەخوا شوێنەکە دانایی پێت دەڵێ شوێنی ئەوە نیە باسی مردن و باسی گۆڕ و باسی زیندووبوونەوەی مەیدانی مەحشەر و باسی پردی سیڕات و جەهەنەم بکەیت. نە، لەوێدا باسی بەرەکەتی تەمەن بکە. بۆ گەنجێکی حەماسی ئیسلام خۆشەویستی ئیسلام خواست، وەکو شێخ محەممەد غەزالی دەفەرمێ حکمت ئەوەیە باسی ئەوەی بۆ بکەیت ژیان لە پێناوی خوادا زۆر گرنگترە لە مردن لە پێناوی خوادا. لەوانەیە زۆر کەس بتوانێت لە ساتێکا دڵی گەرم بێ و خۆی لە پێناوی خوای پەروەردگار و دینی خوادا بەکوژ بدە، بەڵام بەخوا ئازایەتی دەوێت تۆ تەمەنێکی دوور و درێژبەریە سەر لە پێناوی ئەڵڵادا سوبحانەه وتەعالا تەمەنەکەت بردبێتە سەر و ژیانەکەت بردبێتە سەر. ژیان لە پێناوی خوادا بۆ گەیاندنی دینی حەقی پەروەردگار وەکو خۆی زۆر گەورەترە لە مردن لە چرکە ساتێکە لە پێناوی خوای پەروەردگاردا. لە مەجلیسێکی شەکرا و خواردنەوەدا کاتێککە هاوسەرگیری دەکرێت، کوڕ و کچێک بە ئاواتی دڵی خۆیان گەیشتون بە شەریعەتی پاکی ئیسلام، بەداب و دەستوری پاکی کوردەواریانە، دەستی باوکی کچ ماچ کراوە، ئەم لاولای زاوا ماچ کراوە، تۆ لەو کاتەدا باسی ئەحکامی تەلاق بکەی و شەرحی ئایەتی یا أيها النبي إذا طلقتم النساء فطلقوهن لعدتهن، سوڕەتی الطلاق ئایەتیەکیان بۆ بخوێنێ و تەفسیرکەی بڕا بەخوا برام ئەوە بۆ ئەو کۆڕە ناشێ. ئەوان دڵیان دەتەزێ، ئەوان نانێ وشەی تەلاقیان گوێ لێبێ. شوێنی پیرۆزبایی لێکردنە، فێری ئەحکامی ڕێزگرتنی ژن و مێر لە یەکیان بکە، دوعای بەرەکەتیان بەسەرا بخوێنە کە خوا بەرەکەت بخاتە نێوانی ئەم کوڕ و کچە لاوە گەنجەوە، ژیانێکی پڕ بەختەوەریان هەبێ، ئامۆژگاریان بکە
خۆیان لە چی بپارێزن بۆەوەی ئەم گوڵی خۆشەویستیان ڕۆژ بە ڕۆژگەشە بکە و نەژاکێ نەک تۆ باسی حکومەکانی تەلاق و باسی بەڵای تەلاق و جیابوونەوەیان بۆ بکەیت یان کە ئاەتێکت بەسەر نەخۆشیەکە خوێنت ئتر بڵێ يعرف المجرمون بسيماهم فيؤخذ بالنواصي والأقدام لە سوڕەتی الرحمن ئاەتی 41 ئەمایەتی بەسەرا بخوێنیتەوە نەخێر پێویستە دوعای شیفای بەسەرا بخوێنی بڵێ وننزل من القرآن ما هو شفاء ورحمة للمؤمنين ئەوە شوێنی شیفایە لە ئەمر بە چاکە و نەهی لە خراپەدا ئەبێ ئەو کەسەی کەوا گونەهبارە وەکو کەسێکی نەخۆش تەماشایکەی کەسی نەخۆش ئەزیزەکەم پێویستی بە ڕەحمەتە پێویستی بە میهرەبانیە پێویستی بە دوعای خێرە پێویستی بە دڵی نەرمە پێویستی بەوەیە کە دڵسۆزی خۆتی بۆ نیشاندەی نەک ئەم نەخۆشە بێنی تەئدیبیکەی ئامۆژگاری توندی بکەی سەرکۆنەیکەی بیڕوخێنی بیشکێنی نەبەخوا ئەو نەخۆشە لەو کاتەدا بۆ ئەوەی دەرمانەکان بەکاربێنێ بۆ ئەوەی متمانە بە دکتۆرەکە پەیداکە ئەبێ سەرەتا دکتۆر بە زمانە شیرینەکەی خۆی بە حکمت و دانایی 20 سەلمێنەکە من چەنە تۆم خۆش دەوێ چەندە ڕێز لە تۆ دەگرم چەندە حرمەتی تۆم لەلایە چەند دەستەندروستی تۆ بەلامەوە گرنگە بانگخوازیش کاتێک کە بانگی گونەهبارێک دەکا نابێ بەو شێوەیە یەکسەر بانگی کا سەرکۆنەی کا ئامۆژگاری توندی بکە هەڕەشەی لێ بکە نەخێر یەکەم جار پێی بسەلمێنێک کە منی بانگخواز منی مامۆستای ئاینی تۆ زۆر بەڕێزی لەلام تۆ کە سوکاری منی تۆ برای منی تۆ برای ئیمانی منی بەختەوەری من لەسەر زەویدا ئەوەیە کە من لەگەڵ تۆدا بەختەوەر بم بە یەکەوە خواپەرستی بکەین بە یەکەوە ماڵی خوا ئاوەدان بکەینەوە ئەگەر تۆ لە ڕێبی من لە مزگەوتیش بم لە تاوی تۆ دڵم ئیسراحەت ناکە بۆیە دڵم مەچۆ بە ئەو شوێنە خراپە وەرە بۆ مزگەوت برا ئەمە زۆری فەرقە لەوەی بڵێ بەخوا والله خوا نەفرەتی لە تۆ کردووە تۆ بە لەعنەت کراوی تۆ ڕەفیقی شەیتانی تۆ قەت باوەڕ ناکەم خوا هیدایەتتدا واللهی ماوەیەش کە ئاوا سووربی لەسەر گوناه تەو بەش بکەی خوا لێت قبوڵ ناکە ئەم دوانە چەندیان فەرقە بالحکمە بە داناییەوە با تۆ هەموو علومی شەرعی بزانی با قورئانت هەمووی لەبەر بێ با فەرموودە زێڕینەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەمووی لەبەر بێ بەڕێزان ئەگە بە زمانی زبر و تند و تیژ وەکو هەندێک مامۆستای ئاینی کە دەیکەن نەڕ و هڕ و چاوسورکردنەوە لە بەرامبەر ئەو خەڵکەی کەماڵەکەی خۆی بەجێهێشتووە کە هاتووە لەسەر چۆک لە شوێنێکی تەنگە جاری وهەیە وەکو پێویست لە زستانە گەرم نییە لە هاویندا عەرەق لە نێوچانی دەچۆڕێتەوە شوێنەکەی وەکو پێویست فێنک نییە جار هەیە لە حەیوانێکی مزگەوتە جار هەیە لە حەوشەی مزگەوتەکەدا لەسەر حەسیرێک دانیشتووە یان بەشێک لە بەرگەکەی خۆی داناوە لەسەری دانیشتووە یان لەسەر چیمەنتۆکە دانیشتووە یان لەسەر چیمەنی مزگەوتەکە دانیشتووە وەکو خۆمان لە مزگەوتەکانی کوردستان الحەمدلله دەیبینین ئەو خەڵکە ماڵەکەی خۆی بەجێ هێشتووە منداڵەکانی بەجێ هێشتووە لەبەر فەرزی جومعە هاتووە دەرسی دین و ژین فێر بێ کەچی سەیرەکەی مامۆستای وتار خوێن زمانێکی زەبەر هەڕەشە ئامێز ئەو تەواوی وتارە نور و ڕۆشنایی تێدا نابینی هەمووی هەڕەشەیە هەمووی ترساندنە هەمووی ناومێتکردنە کە لە کاتێکا پێویستە لە سەرەتای وتارەوە بە خەڵکی بڵێن ئێوە زۆر بەڕێزن لە لای من کە گوێم بۆ دەگرن یاخواخوا پاداشتان داتەوە والله لە دڵسۆزیە پێتان دەڵم ئاگاتان لە خۆت و ماڵتان و ماڵ و منداڵتان بێ ئەم مەترسیە لە ڕێگادایە وەکو کەسێک دەڵێ ئەم هێما سوورە لێرە دەچەقێنم چونکە ئەگەر زیاتر بڕۆی ئەوە لوغمەکە مینەکە بە قاستا دەتەقێتەوە بێدەست و قاچت دەکا و کەم ئەندامت دەکات دەتکاتە خاوەن پێداویستی تایبەت تۆ مەمنونی بیدەستی ماز دەکەی دەستخۆشی لێ دەکەی وە بانکردن بۆ لای خوای پەروەردگار وەکو هەڵسو کەوتکردنی دکتۆرێکی دڵسۆزە تەبیبێک و پزیشکێکی دڵسۆزە لەگەڵ نەخۆشێکە کە نابێ لی تووڕەبێ سەر کۆنەی بکە قسەی ڕقی پێ بڵێ بەڵکو دەبێ ڕەحمەت و شەفەقەت و میهرەبانی و خۆشەویستی بۆ دەرببڕێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاوا خەڵکی بانگ دەکرد ئەو کاتێکە بەرامبەرت گوێ لە قسەکانت دەگرێ متمانەی پێتە ئەو کاتە بە حکمت و مەوعیزەی حەسەنە ئامۆژگاری بکە بەڵام ئەگەر هات و بەرامبەرەکەت ڕەخنەی لە قسەکانت هەبوو نەیدە سەلماند ئەویش قسەی خۆی هەبوو ئەو کاتە نابێ بە مەوعیزەی حەسەنە بەڵکو وەجادیلهم باللەتی هی ئەحسەن ئەو کاتە بە جوانترین شێوازی دیالۆگ و گفتوگۆ ئەو نەهاتۆ چەکی پێنێ بتکوژێ ئەو نەهاتۆ جوێنت پێ بدا ئەڵە وەرە گفتوگۆ بکەین بەڵام بەم قسانی تۆ مامۆستا ڕازی نیم بەم قسانەی تۆ بانگ خواست قەناعەتم نەهاتووە منیش فکری خۆم هەیە منیش قسەی خۆم هەیە بانگخوازەکە نابێت بڵێ کوڕە کەیفی خۆتە بڕۆ چ دەکەی بیکە ئیسلام مەمنونی تۆ نییە ئەبێت تۆ مەمنونی دینی خوابی گوێم لێ بگری نەخێر وەجادیلهم باللەتی هی ئەحسەن مادام گەیشتی نە دەرگای گفتوگۆ
وەرە گفتوگۆ دەکەین بە ئەو پەڕی نەرمونیانی و جوانی و حرمەتەوە لەگەڵ تا دەدوێم ئەحسەن نەک حەسەن هەتا باشترین هەبێ حەلامەتەوە وشەی باش بەکاربێنی لەگەڵ ئەو نارەدا بۆ ئەوەی بە ئومێدی خوا دڵی نەرم بێ إن ربك هو أعلم بمن ضل عن سبيله وهو أعلم بالمهتدين پەروەردگاری تۆ شارەزایە ئاگادارە بەس ئەو بۆ خۆی دەزانێ ئاخری چێ هیدایەت وەردەگرێ چێش گومڕا دەبێ ئەوە ئیشی تۆی بانگخواز نییە تۆ بەس بانگەواز دەکەی بۆ دینی پەروەردگار مامۆستای ئاینی تۆ تەنها دینەکەی خی پەروەردگار بە زمانی شیرین و حکمت و نەرمونیانیەوە بە خەڵک دەگەیەنی پاشان چێ هیدایەت وەردەگرێ یان وەرناگرێ دڵی خۆت بەوە تەنگ مەکە خۆل لە خەڵک تووڕە مەکە قسەی نەشیاو بە خەڵک مەڵێ ئەوە عایدی خوایە إن ربك هو أعلم بمن ضل عن سبيله وهو أعلم بالمهتدين گومڕابوون و گەڕانەوە بۆ لای خوای پەروەردگار و هیدایەت وەرگرتن ئیشی تۆی مامۆستای ئاینی نییە ئیشی خوای پەروەردگارە و تۆ تەنها دوعای خێری لەسەرە و گەیاندنێکی جوانت لەسەرە ئەمە بابەتی دانایی بوو کەوا ئومێدەوارم بە ئەندازەی ئەوەی کەوا سوورین لەسەر ئەوەی زانستە شەرعیەکان بەدەست بێنین بە حکمت و داناییشەوە وەری بگرین بە حکمت و داناییشەوە بیگەێنین ژیانێکی پڕ بەختەوەری لە سایەی دانایی و زاناییەکی جوان و شەرعیانەدا بەسەربەرین خی پەروەردگار قیامەتیشمان ئاوەدان کە بە بەهەشتەکەی خۆی منیش و ئێوەش شادکە ئامین والحەمد لله رب العالمين وذكر فإن الذكرى تنفع المؤمنين